بەڵام لە ناو نووسینەکانی شتاوەکو خۆتەڵێ بەشێک لە تووڕەیی بەدی ئەکرێ ئەگەر گونجاو بێ بڵێم پەرچەکردار بە تایبەتی تۆ بۆ منە قسەت کردووە لەسەر کتێبەکەی کاک نەوشیروان پەنجەکان یەکتری ئەشکێن و لە بەشێکی زۆری شوێنەکانە تێکس بە دوایەوەی وەڵامەیەتەوە ئەمە ئەو ئازارە نییە کە سەردەمێک ئێوە ڕەوتێک دروسە بن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ناوی ئاڵای شۆڕشەوە و تووشی ئازار و ئەشکەنجە ئەبن ئەم پەرچەکردارەوە ئەم نووسینانە لە پشتی هەموو شەو دێڕێکەوە جۆرێک لە ڕقێکی شاراوە بەدی ناکرێ وەکو پەرچەکردار بەرامبەر بەوان. من کەسێکە وەکوتم مێژوو نووس نیم بەڵام خوێندنەوەی مێژوم زۆر پێ گرنگە وەشیکردنەوەی مێژوشم پێ گرنگە و هەموو ئەو یادەوەری و کتێبانەی کە نووسراون دەتوانم برم سەدا 95 بخوێندوەتەوە و خوێندنەوەی من بۆ ئەم مەسئلەیە ینی تووڕەبوون لەوە نییە کە ئەحمەد یا مەحموود ئەم یادەوەری نووسی وە ڕاستێکەکەی بەڵام کاتێک کە من پێما بێ گرنگە ئەم ئەزمونانە بە قوڵی بخوێنرێتەوە و کاتێک کە تۆ دی باسی مەسئلەیەکی مێژووی دەکەی بڵین کاک نەوشیروان مستەفا نییە جەنابتی ینی شارەزایەکە تێت لە تاریخی کوردستان و عێراقا کاتێک کە دەی شتەکان ئاوا دەخوێنیتەوە کە زۆر سادەییان پێوە دیارە باشە تۆ پێدوا بێ ئەمە ینی حرەکەی کوردی مەسەلا لە انشقاقی 64ەوە ئەگەر تۆ ئەو کتێبەی ئەو بخوێنیتەوە کە من قسەم لەسەر کردووە سەرەکی هەموو شتەکان دەخاتە پەڵمە لە مستەفا و پێی وا بە جیلی جەلالیەت و جەلالیەکان هیچ کارێکیان نەکردو من لەوێ بە بەڵگەوە باسی ئەوم کردووە کە نا من پێم وا بێ کە ئەم جارە ئەمە خۆی خودی بزوتنەوە چەکدارێکەیە کە ئەم تەرەفە ئەم دووکەرتبوونەی خۆڵقااندووە کە بستنەوەی چەکداری هەبوو ئیتر کە دووکەرتیش بوو دیارە شەر دەبێت خەڵک دەکوژێ ئەوە بێ هەم جەلالیەکان کردویانە هەم مەلایەکان کردویانە بەڵام من خۆ قەناعەتێکم وا بوو کە لە بەرەوەی مەلایەکان هێزێکی خێڵەکی و عەشایەری و بەقووەتر بوون بەپێی واقعی با بڵێم مجتەمەعی کۆمەڵی ئەو کاتی کوردستان هێزیان زیاتر بووە و تۆ بەرم ڕۆشن بیرەکان و خوێندەوارەکان ئەوی لە دەوروبەری باڵی مەکتەبی سیاسی و مامجەلال کۆبووبوونەوە ئەمانە بەشێکیان لە کۆمەڵی دواکەوتوی ئێمە دیار نین دەبێت بە زەبر خۆیان دیار بخەن لەبەرەوە لە هەندێک شوێنی کوردستانە ئەو زەبرەی کە جەلالیەکان وەشاندویانە لە کوردستانەوە کە من لێوێ بە بەڵگە باسم کردووە ڕێک بەرامبەر ئەوەیە کە مەلایەکان و سەرکردایەتی مەلا مستەفا کردوەتی لە کوردستانە ینی بۆیە کە ئەو ئاوا دەیخوێنێتەوە من ناچارم بڵێم نا کاکە ستۆپ بۆستە ینی با بڵێم شیکردنەوەی مێژوو ئاوا نابێت من دەزانم تۆ پیاوێکی خوێندەواری ڕۆشنبیری ڕۆژنامەنووسێکی باش بووی سەرکردەیەکی دیار بووی بەڵام هەموو شتێک کە تۆ لەو منتەلەقەوە بیکەی کە دیارە بۆ قازانجی با بڵێم حیزبەکەی خۆت بێت ئەمە مێژوو قبولی ناکات مێژوو ئەو کاتە ئەمە قبولەکاتەوە بە مۆزوعیانە و بێلایەنانە بێ ڕووداوێکی مێژووی بخوێنیتەوە پرۆسەیەکی چەکداری و سیاسی بخوێنیتەوە بەڵام هەر لانی کەم تۆ 2 ساڵ و نیو لە ناو زیندانەکانی شۆڕشایت هەر لە یاخسەمەرەوە تاوەکو هەڵەدن و تاوەکو بەرگەڵ و تاوەکو گاپیڵۆن و ئەو زیندانانە بەشێکی زۆریت بینی و ئازارێکی زۆری تەیە بازە دەست بەستن و قاچ بەستن و چاو بەستن و یانی سەرما و شەختە و تا بەیانی هەڵەرزینەکەی لە ناو زیندانەکانە پێم وابێ لە زۆر شوێنە حزوری ئەوەی هەیە نووسینەکانت تێدا بەدی ئەکرێکە ئەو ئازارانە هێشتا پێوە لێیتەوە بە دڵنیاییەوە من ئەو ئازارانی کە لەوێ باسم کردووە ڕەنگە زیاتریش بوو بێت و من پاش دەرباز بوونم لە زیندان و گەیشتم بە ئەوروپا لانی کەم 4 ساڵ تا 5 ساڵ با بڵێم چارەسەری دەرونیم پێویست بووە بۆی بمەوە بە کەسێکی ئاسایی و من کاتێکی کە تاکو نەبوومەوە بە کەسێکی ئاسایی دەستم بۆ نووسین نەبردووە بەوەی بتوانم کەمترین ئازار و ئەشکەنجە وام لێ بکات تند و تیژ بم بەرامبەر بۆ کەسانی کە جەلادی من بوون ینی ئەگەر تۆ کەسێک بە وردی بیخوێنێتەوە مەسەلا من کەسێکی تێدایە کە زۆر ئازاریدا و بەڵام من بە زمانێکی زۆر بەرزەوە باسی یەکەم ینی هەرگیز وام لێ نەکردوون کە لە ئەنجامی ئەو هەڵس و کەوتانەی ئەوان لەگەڵ من بمەوێ تۆڵیان لێ بکەمەوە و بە پێچەوانەوە بە زمانێکی زۆر هەیە من و سادە قسەم لەگەڵ کردوون بەڵام واشم لێ کردوون کە ئەوە خەڵک بێ بەزەیی بەوانە بێتەوە کە نەک من با بڵێم بتوانم خوانە خواسە سوکایەت و شتیان باش